مامۆستا بەڕێستان نوێنەری کوردمان لە بەغدا وەکو سوننیەک چ پرۆژەیەکت ئامادە دەکرد بۆ سەربەخۆی کوردستان یان بۆ کورد؟ من طبعا ئێستا ئەمە شتێک هەرچی شتێک بڵێم یعنی هەر قسەیەکی خەیاڵی بێ بەرنامەیە یان ناواقعەیە یا کێوەتەژێر ڕخنەیەکی زۆر ئەگەر من لە کوردستانە بوومایە و وجودێکی خۆم ئەگەر وەکو شەخصیش وجودم هەبوایە بە هەر کاریگەریەکم هەر چەندێک بێ بەڵام ڕێی خۆم ئەمەیە لەگەڵ تاکتاکی کووردە کافر و بێدین و ملحید بێ یەزیدی بێ پارتی بێ یەکێتی بێ هەرچی کەسێک بێ لەگەڵ هەمویان متفقم لە دروستکردنی دەوڵەتێکی کوردی لە ڕووی تورکیا و ئێران و عێراق و سووریایە. ئەمە قاسم مشتەرەکێکە وەکو چۆن کابرایەکی فەڵەستینی حەماس لە غەزە متفقە لەگەڵ فەتحە لەسەر دروستکردنی دەوڵەتێکی فەڵەستینی سەربەخۆ پایتەختەکەی قودس بێ. ئەمە هەندێک شت هەیە کۆلکەی هاوبەشە. خەڵک نابێ ئەوەی بە خەیاڵی شاعیری ئەزانێ بە خەیاڵی شاعیری بزانێ خۆی دێتوە ڕوا ئەمرێ بەڵام مەشروعەکە بێ بە زیندوی ڕابگیرێ. ئێستا ئەو پیرەژنە ئەو ژنە نەخوێنەوارەی کە زەیتونە ڕنێ لە فەڵەستین ئەم مەشروعی دروستکردنی دەوڵەتەی لە مێشکی سەرایە. ئەی باشە بۆچی لە بیرمەندێکی کوردان نەماوە؟